الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زۆر بەڕێز، کۆمەڵگای زیندوو، کۆمەڵگای تەندروست ئەو کۆمەڵگایە کە تاکەکانی بەگشتی بە ورد و درشتەوە لە پلەدار و لە کاسبکار لە خۆیانی ناوەشێننەوە و لە بەرامبەر دەرد و نەخۆشی و نەهامەتی وڵات و میلەتیاندا بێهەست و بێهەڵوێست بن. هەر میلەتێکی زیندوو بێ، میلەتێکی تەندروست بێ، تاکەکانی ئەو کۆمەڵگایە لە هەر ئاستێکدا بن، کاسبکار بن یان سیاسی بن، بچووک بن یان گەورە بن، پیاو بن یان ژن بن، لە خۆیانی ناوەشێننەوە بە خۆیانی ڕەوا نابینن منی تاکی موسڵمان بێهەست بم، بێهەڵوێست بم لە کاتێکا وڵاتەکەم، گەلەکەم، میلەتەکەم، خاکەکەم، خەڵکەکەم لەژێر سایە و مەترسی هەڕەشەی کۆمەڵێک دەرد و نەخۆشیدایە. بڕواتان هەبێ خراپترین دەرد، کوشندەترین دەرد و نەخۆشی بریتیە لە گەندەڵی، لە هەموو ڤایرۆسێک مەترسیدارترە. گەلان و میلەتان ئەوەی کەوا بەهۆی گەندەڵیەوە ڕووخاون و لە ناوچوون، هیچ ئافاتێکی ڤایرۆسی و میکرۆبی و ئەوانە ئاوە لاوازی کردوون، خەڵکی لە وڵاتە کوشتووە، بەڵام حکوومەت و دەسەڵات و کیانەکە ماوەتەوە. بەڵام گەندەڵی ڕووی لە هەر شوێنە کردبێ وێرانی کردووە. گەندەڵی بە چی دروست دەبێ؟ خاڵی یەکەم دانەنانی کەسی شیاو لە شوێنی شیاو. دانەنانی کەسی شیاو لە شوێنی شیاو گەندەڵی دروست دەکات. پەروەردگار لە سوورەتی النیساء ئاەتی 58 دەفەرمێ: إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. إن الله يأمركم لقد شيء يأمركم يعني أيها المجتمع، أي كومەڵگا خوای پەروەردگار لەگەڵ تاک بەتاکی ئەو کۆمەڵگای ئێمەیەتی بە هەموو ئاینێکە تێیاتی واتە هەر موسڵمانە، هەموو ئەوانەی کەوا هاوڵاتی ئەو کۆمەڵگایان خوا لەگەڵ یەک بە یەکمانێتی. إن الله يأمركم، بەدڵنیاییەوە ئاگادار بن، خوای پەروەردگار خۆی فەرمانتان پێ دەکا ئەی تاک بەتاکی دانیشتوانی ئەو وڵاتە هاوڵاتیان، أن تؤدوا الأمانات إلى أهلها، ئەمانەتەکان سپاردەکان بدەنەوە دەست خاوەنەکەی خۆیان. ئێستا خەڵکێک لەمایەتەوە حاڵی بووە، ئەمانە تەرەوەیە کابرایەک کیسەیەک پارە چەند دۆلارێک چەند دینارێکی هێناوە، کەلوپەلێکی هێناوە، پێداویستێکی ماڵی هێناوە، کەلوپەلێکی ماڵی هێناوە، فڵان کەس ئەمە با لای تۆ بێ تا دەچمە حەج و دێمەوە، تا دەچمە فڵان وڵات و دێمەوە، تا ساڵێکی تر بۆم پارێزە. وا ئەزانن ئاەتەکە باسی هەر ئەوەیە کە هاتەوە دەستکاری مەکە و ماڵەکەی خۆی وەکو خۆی بدەوە، بەڵێ ئەمە ڕاستە. بەڵام لە سەرو ئەوە گەورەترین ئەمانەت کۆمەڵی ئەمانەتی ترن. خوای پەروەردگار دەفەرمێ کچ ئەمانەتە لای تۆی باوکو دایک، بزانە داخۆ کچەکەت دەدەی بەدەستی چ کەسێکەوە کە شایەنی هەڵگرتنی ئەو ئەمانەتەیە. هەر شەیدای دینار و دۆلارەکەی، هەر شەیدای ئەوەی کە کەسەکە لە دەرەوەی وڵات بێ و ئیقامەی ئەوروپای هەبێ و کچەکەت ڕاکێشێ، شایستەی ئەوەیە ئەم ئەمانەتی بدەیتە دەست. پەروەردگار دەفەرمێ ئەمانەتەکە کچەکە ئەمانەتە بزانە ئەیدەیتە دەستی چێوە، ئاینەکەت ئەمانەتە بزانە لە چێ وەردەگری، بەخوا نابێت لە هەموو مەلایەکەوە دین وەرگیرێ، بە تایبەتی ئەوانەی کەوام هیچ بەلایەنەوە گرنگ نییە، ئەوەی بیری لێ دەکەنەوە دەمیانە، گەدەیانە، داوێنیانە، ئیتر شێ ئەمانەیان بۆ پڕکاو لە کوێوە بایبێ لەوێوە شەندەکەن دینی خۆل لەوانە وەرمەگرە. ئەو دینە ئەمانەتە بزانە لە چ دەستێکی وەردەگری. هەروەها پارەکەت ئەمانەتە خوای گەورە پێبەخشیوی، بی لە دەستی کەسێکە کەسابەتت بۆ پێ بکە کە شایەنی هەڵگرتنی ئەمانەت بێ. باوەکو ئەمڕۆ لێ نایە کابرا ئەوەی کۆی کردوێتەوە دەیخاتە دەستێکەوە وەکو دەریالوش زەریالوش هەڵی دەلوشێ و تۆ ڕەنج بە خەساری ئەم دنیا و ناشکری ئەو دنیاش دەبی. إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها، أي کۆمەڵگا خوای پەروەردگار فەرمانتان پێ دەکا ئەمانەت بدەنە دەستی ئەو کەسەی شایەنی هەڵگرتنی ئەو ئەمانەتەیە. وإذا حكمتم بين الناس، سبحان الله لە گەورەی ئەم قورئانە بەشێکی ئاەتەکە بۆ هاوڵاتی لە ناوەڕاستیەوە دەبێتە پەیام بۆ کاربەدەستەکە. وإذا حكمتم بين الناس، ئەی کاربەدەستان ئەگەر ئێوەش ئەمانەتەکەتان وەرگرت، دەنگی میلەتتان وەرگرت،
چونە سەر کورسی دەسەڵات و حکمڕانی ئەن تەحکموا بالعدل ئێوەش حكمتم بين الناس لناو همو خلقي نافرم بين المسلمين المؤمنين إيمان داران مسلمان الناس توفر مع الرواو حاكمي همو خلقي هر دينشي هيا هر بيدو باورشي هيا هر رنگكي هيا هر اتجاهكي سياسي هيا هر بيركردنەوەیەکی هەیە دەبێت تۆ کاربەدەستی هەمووان بی برای هەمووان بی باوکی هەمووان بی خەمخۆری هەمووان بی بە چیش دەبێ خەمخۆری هەمان ئەن تەحکموا بالعدل ئەبێ بە تەرازووی دادپەروەری وڵات بەڕێوەبەری تەرازووی دادپەروەریش ئەم قورئانەیە ئەو فەرمودانەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەستور و یاسای وڵاتە کە کاربەدەست لەو سنوورەدا توانای کارکردنی هەیە و ناتوانێت پێشێلیکە بەڵگە لەسەر ئەوەی کە ئەمانەت مەبەستی لە حکمڕانیە ئەم فەرمودەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێک هاتە خزمەتی وتی مەتە الساعة جا سێری وردی فەرمودەکە کە نافەرمێ مەتە القیامە نەیوت قیامەت کەیدا دێت چونکە قیامەت کەواتە بەمانای هەستانەوەی خەڵک لە گۆڕەکانیان و چوون بۆ مەیدانی مەحشەر و لێپرسینەوە بە هەشت و دۆزەخ ناوتی مەتە الساعة دنیا کەی تێک دەچێت ئەم سیستم و نیزامە کە خوا بۆ گەردوونی داناوە کەی تێک دەچێت و ئەم جیهانە دەشێوێ و وڵات نامێنێ مانگ و خۆر نامێنێ سیستمی وڵات نامێنێ ژیان و ژینگە تێک دەچێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إذا ضيعت الأمانة فانتظر الساعة هەر کاتێ ئەمانەت زایە کرا و نەپارێزرات چاوەڕێی تێکچوونی دنیا بکە کابراوتی ئەمانەت مەبەستن لە چیایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەرزم کردن هیوا هەیە ئەمانەت وەدەزانێت هەر کە پارەیەک لاداندرا یان کەلوپەلێک لاداندرا شتێک لاداندرا بە پاکی بیدەوە دەست خاوەنەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جوان بۆی ڕوون کردەوە فەرمووی إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة ئەگەر کاروبار درایە خەڵکانێکی ناشایستە ناپسپۆر نادڵسۆز گەنداڵ هیچ لە باردان نەبوو ئەوانە حکمڕانی وڵاتیان بەدەستەوە بوو فانتظر الساعة ئەو وڵاتە کاول دەبێت ئەو شارە کاول دەبێت ئەو گەل و میلەتە لە ناو دەچێت قیامەتی ئەو دادێ واتە سیستەمەکەی هەڵدەتەچێت بەڵێ خاڵی یەکەم کەوا گەندەڵی بڵاو دەکاتەوە کەسی شیاو لە شوێنی شیاو دادانەندرێ دووەم هاوڵاتی بوون و پسپۆر بوون و شایستە بوون نەکرێتە پێوەەر بۆ وەرگرتنی پۆست زۆر بە وردی گوێ لەمە بگرن هاوڵاتی بوون من مافی هاوڵاتی بوونم هەیە لەم وڵاتەدا ئەسا لە وڵاتانی ئەوروپای پێشکەوتوودا کەسێک سەیرێکی خەڵکی پاکستانە خەڵکی کوردستانە خەڵکی فڵان شوێنە ئەبێتە بەرپرسی شارەوانی چاولێ ئەڵێ تازە هاوڵاتی منی با لێرەش لەدایک نەبووبی مادام ئیقامەیە وڵاتەت هەیە جنسیەت هەیە تۆ هاوڵاتی کەس پێی ناڵێ فڵان کەسی بەریتانی باب و باپیری لێرە بۆ تۆ لە پاکستانەوە هاتووی لە کوردستانەوە هاتووی لە عەرەبستانەوە هاتووی ئەڵێ مادام شایستەی مادام مرۆڤی مادام هاوڵاتی منی پسپۆڕی لەم بوارەدا شایستەی دەنگی میلەت بەدەستدێنی فەرمی پۆستەکەت دەدەمێ لێ ناپرسن تۆ مسڵمانی تۆ مەسیحی تۆ فڵان شتی تۆ فڵان زمانی تۆ فڵان ڕەنگی هاوڵاتی بوون و پسپۆڕ بوون و شایستە بوون نەکرایە پێ بۆ وەرگرتنی پۆست ئەو وڵاتە گەندەڵی تێدا بڵاو دەبێتەوە ئەی لە جیاتیەوە چی کرایە پێوەەر حیزبی بوون ئەبێ حیزبی فڵان کەسبی لەناو حیزبیشدا باڵی زاڵی فڵان کەسبی ئەبوو زەڕ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو سەحابە پایە بەرزە خۆشەویستەی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەرزی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم ئەلا تەستەعملنی ئایا بەکارم ناهێنی نەیفەرموو موچەی باڵام بۆ ببڕەوە نەیفەرموو پۆستم دەیە ئەلا تەستەعملنی بەکارم بێنە بمکە بە خشتێک لە دیواری ئەم ئومەتەدا بمکە بە پردێک خەڵک بەسەرما پەڕێتەوە خزمەتکاری خەڵکەکە بم توخوا با بەهۆی خزمەتکردنی خەڵکەوە چونکە گەورەترین عیبادەت ئەوەیە تۆ حکومڕان بی تۆ کاربەدەست بی و عەدالەتت کرد بێ بەخوا هەموو تەمەنت لە سوژدەیە بێ هەموو شەو تابانی لە شەو نوێژا بوو بی ناگاتە سەعاتی کاربەدەستێکی دادپەروەر ئەبوو زەڕی تێگەیشتوو لە ئیسلام پەروەردەی مەدرسەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەبوو زەڕی دەستپاک ئەبوو زەڕ کە هاوێنەی لەناو سەحابەدا کەمە داوا دەکای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئاوەدانی قیامەتم نەک بۆ پۆست و پارەی دنیا
ئەلا تەستەعملنی بەکارم بێنە بم کە بە خشتێک لە دیوارێکی خزمەتکردنی ئەم خاک و خەڵک و میلەتە موسڵمانەدا. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یا ئەبا ذەر ئینەکە ضەعیف وئینەها ئەمانە. ئەی ئەبا ذەر بەخوا تۆ لاوازی بۆ ئەم کارە. ضەعیف مەبەستەوە نییە جەستەت ضەعیفە دوو سڵی ئەسقانی، نا ئەو کارە ئەم پلە و پۆستە لە ئاستی توانای تۆدا نییە. وهروها وإنها أمانة. آياتك سورة النساء فرموي أو أمانة تبدن وخاونكي إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. فرموي وإنها أمانة. أما أمانة أم بوست أمانة ما دام تواناي بري وبردنني من جنابة باش ناسم أبازار بوهم دس باكيد بوهم دلصوزيد بوهم خواناسي وتقوايات بوهم الشونيش وروجي سنة وقرآن خواناد بلان بخوا أما للايك وبري وبرني بوستك للايك توبيت بري وناسيا وأما أمانته هل كسي ورق اليو جيب جينك أو حقي خوين داتي لروجي قيامة عليه دبيتها ندامتي من شون ديالم حاولي خوشويستو دلصوزم أبازار بهوي ئەم پۆستەکە پێی بەڕێوە ناچێ و دەزانم و دەناسم پۆستەکەش دەزانم حەساسە پێت بەڕێوە ناچێ نەدامەتی قیامەتت توش بێت تۆم خۆش دەوێت. سێم چینی سیاسی و حکومڕان بوونە بازرگان وەکو کارێک هەڵتۆقین. قارچک ئەوەیە کارێک ئەوەیە لە کاتێکی هەورە تریشقە و بارانی بەلێزمەدا سەیەکەی لە زەویەوە یەکسەر هەڵدەتۆقی ینی پێشتر بوونی نەبوو ئاوا دەکەی ئەو هەموو کارگە هەڵتۆقیوە. گەندەڵی لە ئەوە دروست دەبێت چینی سیاسی و حکومڕان بەهۆی گەندەڵی بەکارهێنانی سامانی گشتی بۆ بەرژەوەندی خۆیان وەکو کارچک هەڵدەتۆقن لە کتوپڕێکە دەبێتە سەرمایەداری گەورە. ئیبن خەلدون دەڵێ هەر وڵاتێک حکومڕانەکانی بوونە بازرگان ئەو وڵاتە کاول دەبێت. بەخوا قسەیەکی جوانە ئەمە قسەی ئیبن خەلدونە. هەر وڵاتێک حکومڕانەکانی بوونە بازرگان ئەو وڵاتە کاول دەبێت. بۆ چونکە یەک هەرچی کەلوپەلی گەندەڵە و پوچە بیهێنە وڵاتەوە کەس نییە محاسبەی بکە. ئێستا گەر کاربەدەستێکی پلە باڵای ئەم وڵاتە لە حکومەتا بێیان لە حیزبا بێ چەندەها باری لە سینەوە بۆ بێ لە وڵاتێکی ترەوە بۆ هەرێمی کوردستان بێ کە لە کوالیتی کۆنتڕۆڵی سەر سنوورەتیان باری فڵان کەسە بە هەمووی گەندە و بەندە بێ با هیچی بە کەڵک نایە با لە کوالیتی کۆنتڕۆڵ دەرنەچێ کەوتیان باری فڵان کەسە و فڵان بەرپرسی باڵا لە پشتێوەیەتی و خاوەنێتی بەخوا فەقیرە مۆزەفەکە ئەبێت دەست شۆڕ کاتەوە قەڵەمەکەی بە دەستی وشک دەبێت چونکە یان دەبێت خۆی بڕاتەوە بۆ ماڵەوە یان دەبێت بە ناڕەوا ئیمزای لێدا بێتە وڵاتەوە دەکە هات وڵاتەکەی وێران کرد. دووەمیان ئەگەر کاربەدەستان و حکومڕانان بوونە بازرگان ئەو کاتە ڕێی کەسابەت لە خەڵکی کاسپی ڕاستەقینە دەگیرێت پرۆژەی سەقەت لە پێناوی پارەی خۆی دروست دەکات. ئەوە تا خەڵکی کاسبکاری ڕاستەقینە و پسپۆڕ و لێزان کەنار دەخرێت لە پێناوی پرۆژەکان بدرێتە بەرپرسێکی باڵای وڵات. چوارەم گەندەڵی بەوە دروست دەبێت جەماوەر چەپڵە بۆ زاڵم لێ بدات. زۆر جوان وتراوە ستەم نییە بێدەنگی دروست دەکات بەڵکو بێدەنگیە ستەم دروست دەکات. خۆ فیرعەون بەڕێزان یەکەم جار نەیگوت ئەنا ڕەبوکم الأعلا یەکەم جار وای نەوت بەڵکو تەماشای کرد جەماوەر هەر دەڵێ بەڵێ قوربان بەڵێ قوربان جەناب ڕاست دەفەرمووی هەرچی دەڵێ هەر چەپڵەی بۆ لێدەن. بەخوا فیرعەون لە دڵی خۆی داوتی ئەو خەڵکە من بە هەموو شتێک دەزانن جا بۆ بە کاربەدەستی ڕازی بم بۆ بە پاشایەتی ڕازی بم خۆپەرستراوێکیان دەوێت جا بۆ نەڵێم خواتانم. وەڵا بە خەڵکەکەی ود وقال فرعون يا أيها الملأ أين نراني قال ما علمت لكم من إله غيري باوەڕم نییە کەسێک پەرستراوی ئێوە بێجگە لە خۆم. وتیان وەڵا قوربان ڕاست دەکەی تۆ نەکەر پاشای تۆ هەر خوای تۆ پەرستراوی ئەو خەڵکەی. دیارە لە خەڵکەکەی ڕادیوە چونکە قورئان دەفەرمێت لە سوورەتی ئەز-زوخرuf ئاەتی 54 فاستخف قومه فأطاعوه إنهم كانوا قوما فاسقين. بەخوا فاستخف بەدوو مانا دێ یعنی عەقڵ سووکن سووکەڵە دەهاتنە بەرچاوی. فیرعەون کە سەیری کرد فاستخف قومه وتی کوڕە ئەم خەڵکە زۆر عەقڵ سووکن کوڕە خۆ هەرچی دەڵێم کەس نییە بڵێ وانە من دەڵێم نەک پاشاتەنم خواتانم دەڵێن وەڵا ڕاست دەکەی بەخوا ئەم عەقڵ سووکانت چۆنم بوێ ئاوا باریان دەکەم چۆنم بوێ بەرەو ئەوێ لێیان دەخڕم. دووەمیشان فاستخف قومه یعنی عەقڵی سووککردن چاواشەی کردن خەڵکەکە بیریان نەدەکردەوە باش ئەمەش هەر عەبدێکە وەکو ئێمە نان دەخوا دەخەوێ وەڵای غیرەتی ئێمەشی نییە بەردێکی پێ لەسەر بەردێک داناندرێ
بەس ئەو دەسەڵاتە کۆی لەی لە خۆی کۆ کردووەتەوانێ و نانیان دەداتێ و پێخۆریان دەداتێ و پیاویان پێدەکوژێ بەهۆی ئەوە ڕاوەستاوە خوا نابێ مرۆڤ بێ. چۆن دەبێت کەسێکی وەکو خۆمان ئێمە عەبدی ئەو بین و سوزدەی بۆ بەرین؟ عەقڵی سوک کردن، چاواشەی کردن، بەڵام سەیری وردی قورئان کەن بەڕێزان. دخوا قورئانەوە بخوێننەوە لە جیاتی ئەوەی قیراعاتی 10 فێر بی و کە مناڵم ئەمە خراپە، بەڵام ئەمە سەرقاڵبوونە بەشتە لاوەکیەکانەوە وەرن لە قورئان وەک خۆی حاڵی بن. ئەم قورئانە بۆ ئەمە هاتووە دەرسەکانی لێوەرگرین. سەیری کەن دەفەرمێ ئینەهم کانوا قەومەن فاسقین. ئینەهم ئەو قەومەی بەنو ئیسرائیل، ئەو قەومەی فیرعەون کەوا چەپڵیان بۆ لێدەدا بەخوایان دەزانی هەرچی دەودایان و قوربان تەواوە سەی تۆ ئەم لاموجیمی تێدا نییە. ئینەهم کانوا ئەو خەڵکە زۆرە هەزاران خەڵکە ملیۆنیە قەومەن فاسقین، بەڕاستی فاسق بوون، لادەر بوون، چاواشە کرابوون، گومڕا کرابوون، تێدا چوو بوون. خوا لۆمەی فرعەون ناکە. سەیری وردی ئاەتەکەکەن بەڕێزان. خوا لۆمەی فرعەون ناکە، لۆمەی گەلەکە دەکا. بۆیە و قسەی کە سەرەتا وتم زۆر جوان وتراوە، ستەم نییە بێدەنگی دروست دەکا. یعنی ئەوە نییە کە خەڵک لە ترسانە دەمی بەسترابێ، ئەوە دەمبەسرووی خەڵکە، بێدەنگی خەڵکە لە ئاستی حەقا کە ناوێرە حەق بڵێ و بەرەو ڕووی گەندەڵکاران بێتەوە کەواست ئەوەیە ستەم دروست دەکا. بۆیە پەروەردگار نەیفەرموو فیرعەون خراپ بوو، فەرمووی ئەو قەومە فاسق و لاڕێ و بەڕاستی بێکەڵک و گەندەڵ و بوودەڵ بوون کە بە فیرعەونیان نەوت بەخوا تۆشخوانی تۆش عەبدێکی، بەڵکو چەپڵیان بۆ لێدا و دەستخۆشیان لێکرد. بەڵێ زۆر جار قوربانی پێش ئەوەی قوربانی دەستی جەلاد بێ، قوربانی دەستی خۆیەتی. ئەم گەندەڵیە بەچی لا دەچێت؟ بە کورتی و پوختی دوو خاڵتان عەرز دەکەم. یەکەم ئیمان بەخوا و بە لێپرسینەوەی خوا. لە سوورەتی المطەففین پەروەردگار دەفەرمێ ئەلا یەظن ئولائیکە ئەنەهم مەبعوثون ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين. كل الروجێکی زۆر گەورەمان لە پێشە. ئەی کار بەدەست دنیا هەر ئەم ڕۆژە نییە. وەرە دەرس بیر بکەوە، وەرە خەڵکانی پێش خۆت ببینە، وەرە یەک تۆست چاوت بکەوە، وەرە ئەو پەڕۆیی کەوا کۆیلەکان و ماستاوچەکان و بەسڵەحەتچەکانی دەورت بەسەر چاویاندا داوی کاکە لای بە، وەرە بە چاوی خۆت ببینە هەر لەم دنیادا خوای پەروەردگار پێش قیامەت نیشانی هەمومانیدا حاکم و کاربەدەستی دز و گەندەڵ چی لێ بەسەر هات؟ نە پارەی دزی و ناردراوی بۆ وڵاتانی دنیا، نە کۆشکە بەرزەکانی، نە تەلارەکانی، نە کۆیلە و چەپڵە لێدەرەکانی، نە کوڕ و نەوەکانی، نە حەرەس و حیمایەکانی، هیچی نەما. کورد دەڵێ نە سەریان ما و نە ماڵیان ما. ئەوە تا شای ئێران، سەدام حوسێن، بەشار، حوسنی مبارەق، قەزافی، بن عەلی، عەلی عەبدوڵڵا ساڵحی یەمان، ئەمانە ئەو هەموو چەپڵە لێدەر و کۆیلیان هەبوو. بزانن نە خۆیان مان، نە کوڕیان ما، نە خێزانیان ما، نە قەسر و قسووریان ما. ئەو هەموو پارە ملیار دۆلارەیان لە دەروی وڵات بوو، هەمووی دەستی بەسەرا گیرا، میلەتەکەی خۆیان بەدبەخت کرد. وڵاتەکان ئێستاش هەر بەرەو کاولی دەڕوا وێرانتر دەبێ، وێرانیان کرد، بەڵام بۆ خۆیان بوونە زبڵدانی مێژوو. بەخوا حیفە ئینسان چاورد نەکاتەوە، دەرز لەوانە وەرنەگرێ. ئەگەر ئەوانە عەدالەت بوونایە ئێستا هەموو ڕۆژە دەمرین، بەڵام تۆ لەناو دڵی میلەتەکەدا بە زیندوی دەمێنیەوە. توخوا حیف نییە لەبەر گەندەڵی، لەبەر دزینی سەروەت و سامانی وڵات ئەو میلەتە ڕەشوڕوتای کەوا خوای پەروەردگار پۆست و پلەکەی بە ئەمانەت داوەتە دەستۆ، خەڵک متمانەیان پێبەخشی تۆ خیانەتیان لێ بکەی. ئەی بۆ لەناو دڵی میلەتەکەتانە بی، ئەی بۆ یەومە یەقوم الناس لرب العالمین، بەسەری بەرزەوە نەچێەوە حوزوری خوای پەروەردگار. کەواتە ئیمان بەخوا گەندەڵی لە وڵاتە بنبڕ دەکات. دووەمیان یاسای عومەری من ئەینە لەکە هذا. ئیمامی عومەر ئەم یاسایی داهێنا بە هەموو کاربەدەستی دەوت وەرە کاتێکە کردمی بە کاربەدەست چیت هەبوو؟ ئێستا دوای ئەم چەند ساڵە چیت هەیە؟ من ئەینە لەکە هذا، ئەمەل لەکوێ بوو؟ پێم بڵێ ئەمەل لەکوێ بوو؟ ئەو موچەی بۆ دیاری کراوە نۆشی گیانت بێ، ئەوەندەمان پێداوی پاشەکەوتیشی لێ بکەی. ئیمامی عومەر کاربەدەستانی وا فێر دەکرد موچەی کەمتان نادەمێت چاوتان لە بەراتی خەڵکەوە بێ، ئەوەندە موچە دەدەمێ خۆت و ماڵ و منداڵت بە تێر و تەسەلی لێ بژین. بەخوا بۆ ئەوەی منداڵەکانت دەداهاتوودا شتێکیان هەبێ، ئەوەندە موچە و دەسەڵات و پارە دەخەمە بەردەست، منداڵەکانیشت تێر و تەسەل بن. بەڵام سەرەڕای ئەوەی کەوا با بۆ دیاری کراوە پێت دەڵێم من ئەینە لەکە هذا، ئەمەل لەکوێ بوو؟
خۆزگەل لە وڵاتی ئێمەشا لە ئەمانە بپرسرایە من ئەینە لەکە هاذا تۆ لە نەوەتویەکەوە هاتیەوە هیچن نەبوو ئەی ئێستا چۆن چوویتە ئاسمان چۆن ئەو هەموو پارە دوا لە بانقەکانی ئەوروپادایە و وا کۆشکەکان خەریکە دەستیان بەسەرا دەگیرە من ئەینە لەکە هاذا کار بەدەست ئەمەل لەکوێ بوو ئەگەر ئەم یاسایە هەبوو ئێستا ئەوروپا ئەوە بەڕێوەی دەبا یاساکە لە ئەوروپادا دوای 4 ساڵ لێی دەپرسێتەوە گەورەترین دەسەڵات بێ سەرۆک کۆمار بێ ڕئیسی ئەنجومەنی وزارا بێ لێی دەپرسێتەوە من ئەینە لەکە هاذا کە ئیمامی عومەر ئەو یاسای داهێنا ئەمەد لەکوێ بوو ئەگەر حەقی خۆتە دەستخۆشین لێ دەکەین ئەینا خەڵکانێک هەن کاربەدەستانێک لەو ئەوروپا و لە وڵاتانی تردا کە تۆزێ ئازادیان تێدایە و حکمی ئیسلامە ئەوان بە ناوێشکە بە ڕێوەی دەبەن تەماشا دەکەی دوای چەند ساڵ لە فڵان کەس لەسەر گەندڵی درایە دادگا چەند ساڵ دەخرێتە زیندانیەوە هەموو سەروەتەکەی دەست بەسەرا دەگیرێ کەچی لە وڵاتی ئێمەدا یا من نەمزانیەوە یان جەنابیشتان باوەڕ ناکەم زانی بێتان یەک کار بەدەستم پێ بڵێن پێ وترابێ من ئەینە لەکە هاذا ئەمەل لەکوێ بوو یا ڕەبی خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە یا الله ئەم ئازادی کە هەمانە لەم کوردستانە عەزیزەدا یا ڕەبی خوا بە خراپەی خراپەکاران بە گەندەڵی گەندەڵکاران لێمان تێک نەچێ ڕەحم بە حاڵی ئەم دەست بە دەست نوێژانە ئەم دەم بە دوعایانە ئەو باندونە ناسانە ئەو شەهید و ئەنفالانەی بە پاشی ڕوحیان بەم کوردستانە بەخشی بە ئازادی سەربەخۆی ئەم میلەتە بەخشی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا بە ڕەحمی خۆت ڕەحممان پێ بکەی بەم قورئانە بەختەوەرمانکەی بە ڕێبازی ئەم ئیسلاممان حەسێنیتەوە شیفای نەخۆشەکانمان بدەی دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی دەرگای ڕەحمەتی خۆت لە هەموو لایەکمان بکەیتەوە آمین 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 والحمد لله رب العالمين